بنزین ئەو قەیرانە تازە دروستکراوەیە کە ماوەی 23 ڕۆژە دەسەڵاتدارانی کوردستان دوژمنکارانە بۆ هاوڵاتیانی هەرێمیان هێناوەتە ئارا. دەسەڵاتیش بێپلان بڕیارێک دەردەکات گوایە نرخی بنزینی هەرزان کردووە کەچی ئەوەی هەش بوو تێچیدا. لەگەڵ بەردەوامی قەیرانی سوتەمەنی لە هەرێمی کوردستان لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا ڕێکارەکانی بەرزبوونەوەی نرخی بنزین لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووەوە بۆتە هۆی سەرهەڵدانی قەیرانی بنزین. بەپێی وتەی شۆفێران بنزینی هەرزان لە زۆرینەی بنزینخانەکان نەک هەردەست ناکەوێت بەڵکو بنزینی گرانیش دەست ناکەوێت. ئەوەی کە هەبێت تەنیا جۆری 750 دیناریە، ئەویش دوای چەند کاتژمێر سڕەگرتن بەردەکەوێت. ئەم دۆخە بۆتە هۆی دروستبوونی سەڕەی دوور و درێژی لە بەردەم ئەو وێزگانەی کە بنزیندا بەش دەکەن. لكن وزارة پێشمەرگەش ڕاستەڕەم گرتێ هاوینە و زەحمەتە ئەلان مشێ بە دوو هاتوونی ئەگە سەرمان بگەتێ ئەوەش ناخۆش. کابرا لە جادەی بنزین تێکافی پەمیە سوتەی لە سڕێ بنزینخانەش سڕەی زۆرە ئەگەنا بەڕاستی ئەو بنزینخانەیە بێ قسوور واتە ئەست. بنزین نمایە ئێستا کار 850 نییە. 850 نییە وڵا ئەوان کە شەندێک نمایە مەعەسەنە بۆ شۆفێر تا چەند زەرەرە خراپە. وڵی بنزینەکان بەڕاستی کوالەتەکەی زۆر خراپە. باش نییە سیارەکان تێک دەچن فیت بۆ مشتەکانی. أربيل الوضع مال البنزين تعبان. هەولێر لە ڕووی بنزینەوە خراپە. لە بەغداد دۆخەکە باشترە. بەس هەولێر بۆ وایە نهێنیەکەی چییە؟ بەهۆی خراپی کوالێتیەکەشیەوە نابێ نۆرماڵی بازرگانی لە ئۆتۆمبیلەکانمان بکەین. نورمال ما تمشي بسيارة خلاص. فالوضع حاليا مو تمام. چاودێرێکی سیاسی ئاماژە بەوە دەکات لە دوای ساڵی 2020ەوە نرخەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە. بە وتەی ناوبراو دەستوەردانی حکوومەت بە مەبەستی ڕێخستنەوەی نرخەکان ئەنجامی پێچەوانەیان هەبووە و نەبوونی هاوسەنجی لە بازاڕدا لێکەوتۆتەوە. کۆمپانیا گەورەکان کە بنزین بەرهەم دێن و بۆ بنزینخانەکان ئەگەر ئەوان نرخەکە دابەزێنن خۆی بنزینخانەکە دای دەبەزێنێ. بەڵام تۆ بە هەمان نرخ بنزینی بدەیتێ و بڵێ دای بەزێنە واتە من نامەوێت لەو داهاتەی خۆم لەو قازانجەی کە هەمە کەمترم دەستکەوێ بەڵام ئیتر لە تۆ باری سەرشانی هاوڵاتی قورس دەکە باری سەرشانی کۆمپانیا بچووکەکان قورس دەکە کۆمپانیا گەورەکان خاوەندارەتیان بۆ بەرپرسەکان دەگەڕێتەوە. خۆی ئێستا فۆکەسەکە لەسەر بنزینە دەنا تۆ ئەو دەبەزەیتەی بە 1000 دینار دەکڕی ئێستا بە 3000. هیچ شتێک وەک خۆی نییە هەموو نرخەکان هەمووی دووقات و سێقاتە. بەڵام ئێستا ئەمە فۆکەسەکە کەوتۆتە سەر بنزین و بۆتە بابەتێکی هەنووکەی دەنا هەموو شتەکان بەراورد بە چەند ساڵ پێشستا نرخەکان گران بوونە و داهاتی خەڵکیش کەمتر بۆتەوە. سەرەتای دروستبوونی ئەم قەیرانە بۆ پەرەسەندنی ئاڵۆزیە هەرێمیەکان و گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل دەگەڕێتەوە کە تیایدا نرخی هەر لترێک بنزین تا 1400 دینار بەرز بوویەوە. دواتریش کاریگەریەکانی ئەم قەیرانە جۆرەکانی تری بنزینی وەک محەسەن و سوپەریشی گرتەوە و کێشەکەی ئاڵۆزتر کرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.